براوزەرەکەی ئەوان بەجیا بکەوە و لە ڤیدیۆ خۆشمان کە شێر دەکەین لە یوتیوب با بەس ئەو سێمان بێ. کاک وەڵای کاک پشتیوان یعنی زۆر ئەومان کردووە. يلا تەواو عیبینێ زۆر باش ڕۆی هەتاو دەقەیە و خاتونات باسی سەتەلایتی کردە بستێک چوو. کاک پشتیوانەوەکە چاکە کامێرەکەت لەسەر لای بۆی باشە بەسەر چاو دیاڵە کاکە دەی جەماعەت ئێستا کەش باسی تایبەتمەندی ئیمەرجنسی دەکا کە لە حاڵەتی ئیمەرجنسی تایبەتمەندێک زیاد کرا ئەویش دەتواندی ئەگرێت نەبوو یان سیمکارتەکە دیشینە کرد یا هیچ ینی بە شێوەیەک نتوانین کۆنتاکتی بە هیچ کەسێک دەتوانین لە ڕێگەی ستلایتەوە پەیوەندی بکەی بە پێم وابی 911 لەوێ جا نازەمە و تایبەتمەندیە لە بۆ هەموو مەسەلەن چ پێ دەڵێن هەموو دنیا بەردەست دەبی یاخودنا اوكي ساتلايت جراند ستيشن اوكي ئەوە سیستەمەکە بۆ شوێ دەڕاتە ستلایتی لەبۆ بەس لە بۆ ئەمریکای دەبێت و تایبەت پێم وانیە لە بۆم دنیا بەردەست بی بەس یەک شتی تریش ئەمە قسامان نەکرد ئێستا ئەم ساڵ مۆدێلی ئەمریکا هەردوو ینی ئیسیمی دەبێتن ئەوش کێشەیەکی گەورە دەبێت چونکە نسخەی ئەمریکا زۆر دێدەیرە مەسەلەن ناتوانانی سیمکارتی فیزیک بەکاربێنی دەبێت ئاگاداری ئەم شتەش بناو لەناو ئیڤێنتەکەم قسای کرا يعني هردووکیان ئیسیم دەبێت هەردوو سیمکارتی سیم دەبێت ینی ناتوانێت سیم بەسەر مۆدێلی ئەمریکای یعنی ئەوەی جەماعەت ئەوە زانێرەی نوێیە ئایفۆنی نوێ فیزیکەل سیمکارتی لەسەر نابی یعنی وەکو سیمکارتانەی خۆمان هەردووچیان ئیسیم دەبێت کە پێم وایە پێشبینی لە بۆ ئەمریکای مانجی نۆڤەمبەر بەردەست دەبێت اوكي ئەوەتە نادەم لە کەنەدا ئەمریکای ئەو تایبەتمەندێ لە کەنەدا ئەمریکای بەردەست دەبێت مانجی نۆڤەمبەر دقایق خۆتان بگرن کێشەی کاک سامار تاریکیش بێ بەس بمێنیتەوە ئێوە دەبێت باش ئێستاەوە باش اوكي 200 سپلایەری هەیە جەماعەت ئایفۆنی چاردە و چاردە مینی یعنی دوو کامێرەکەی مانجی 11 بەردەست دەبی شاهینەمانی ئایفۆنی پێی بەردەسەوێت کاک بڵند ئەگەر دووبارەکەیەوە چۆن بەردەستبوونەکەی کێیە بەردەستبوونەکەی مانجی نۆڤێمبەرە یعنی مانجی 11 بەردەست دەبێت هەردوو مۆدێلی ئایفۆن چاردە و چاردە مینی تازە دەکات نانا باسی ئەوەی دەکە کە ئەگەر مۆبایلێکی ئایفۆنێکی مۆدلێکی کۆن دەبی توانین بێ بیگۆڕیەوە پێم وایە ئێستا زۆربەی شەریکیان شتیان هەیە مۆدلی قەدیم بەس بە نرخەکی کەم ینی لە بۆ تەحساب دەکەن دیکردنەوە وای وڵا بەداخەوە ئێمە لەعنی لە ئایفۆن بووین بەڕاستی یانی ئێستا لەو لە هەر وڵاتێکتر بێ توانی ئێستا ڕاستەوە خۆ ئایفۆنی چواردە لە بەردەست بێ کە بەدڵ نەبێت دوای 15-20 ڕۆژ توانی بۆیان بنێریەوە کاک ئەوها نوێترین ڤیددیویان تۆمار وەڵاهی زەحمەتە لێرە زۆر زەحمەتە بەس پێم وابی لێرە لە بازاری ڕەش زۆر زوو بەردەست دەبی ئایفۆن بەڵێ بێگومان حتمما بریکارەکان تاخیرتر دەبن بەڵام بریکارەکان زۆر تاخیر دەبن و لێرە $99 ئایفۆن 14 پلس ئەو جارە هەیە ئاگادار بە $899 اوكي يعني مینی نەمایە مینی نەما 14 پلس $799 بە $899 جەماعەت ئەو ساڵەکە دیارە شتەکان تۆزێک نوێکاریتیدا هەندێک گۆڕانکاریتیدا ئەوانیش ئەگەر ببینین ئایفۆنی چاردە کە دەمانگۆ مینی نەمایە بەڕاستی بوویتە چاردەی ینی بەتەنێ کە نرخەکەی لە $799 دەست پێ دەکات وەروەها لە سپتمبەر بەردەست دەبی پریۆردەر بەردەست دەبی و لە 16 مانگ ئایفۆنەکە بەردەست دەبی و ئەوە ئەوزەم ئەوکەیتی پلسەکەیە کە نوێیەکەیە لە 7 ئۆکتۆبەر 6.7 ئینچ بوو کەوایە ئەوەی گۆڕانکاریتی داکرێە لە مۆدلێک کە زیاد کرێە و مۆدلێک نەمە ئەویش چاردە مینی نەمایە و چاردە پلس زیاد کرێە ئەلوێش قەبارەکان زۆر گەورەتر قەبارەی گۆڕێ 6.1 بە 6.7
ئەپلش دەبی گۆڕانکاری خەبارێ بکە ئەو قەبارەی وەڵی زۆر گونجاوە ناکرێ ساڵێ قەبارەی دووبارە کاتەوە بالضبط مینیەکە زۆر بچوو بوو زۆر ینی هەڵا بەس بەکارێنی خۆش نازم ینی لە بۆن دەستی من گچکەوە بەس ینی شتەشی 6.1 بچووکە کاک پشتیوان آخر وێ زۆر کەمە ینی هەیکەلی مۆبایلەکەی زۆر گەورە زۆر بەکارهێنان شتی خۆشە 6.7 زۆر گونجاوە بەس ئاشەگەرەوە 6.7 بێ دەبێ ئەڵترا ئەوانەی تری چۆن بێ پێتەوە نرخەکانی زۆرە وڵی نرخەکان چۆنە بۆ نرخێکی ئاسایی وڵی خراپ نییە نازانم ئەخرەوە زۆری ئاسایەکەی بەڵام وکیت کە لە بزەم لە 899 دلار بوا بکات پشتیوان بەڵێ بەس ئاماژەی بۆی نەکرد کە ئایا 120 چەندە ئەوەی لە 128 دەست پێکات ئۆکەی 128 دەگەر دەست پێ بکە کەوایە تەمان باسی ڕامیش ناکە ئایفۆنی 13 650 دلارەوە بزانم لە 128 گێگاکەی یعنیەوە تقریبا 160 دلار زیاتر دەبی زیاتر بی کاک پشتیوان بەڵام ئەوەشی هەیە ینی مەحسابی ئەوەی کێستا 5 ڕەنگیشی لێ بەردەستە سۆر مۆر وەروەها سپی ئیمەرجنسی کۆڵی هەیە بە سەتەلایتەوە ینی ڕەبوتبوونیەوە شتێکی تازەیە کامێرەکانی باشتر کراوە خێراتر کراوە تابلایزەری باشتری بۆ دانراوە بۆ ڤیددیۆ شاشەی بێستر کراوە حەزمی گۆڕاوە پشتیان کێشەی خەڵکیمەوە یەکسەر ئەگای فۆنەکەی بەدەستەوە بدەڵێ ئەوە لەگە سەتەلایت دەتوانی ئۆکەی کۆنێکت پێکەی ئەو بەس بۆ کات تنگانی تایبەتمەندی تەنیا بۆ دوو وڵات بەردەست دەبێ بشگەڕی بە دوایدا لەکوێ سەتەلایتە هەیە ئەو شەبەکەی بدۆزیون تەواو معلومات تاوم لە بەردەست نییە هەر کەسمان چکە و تایبەتمەندی نوێە ئینشاءالله لە ڤیدیۆ ئەوە ئایفۆنی تازە ئایفۆنی 14 پرۆ ولانشان گۆڕابی پێشەوەی ئەوە چییە ئەو نۆچە ناوە ئەوە لە یوئایەکەی ئەپڵ زۆر شەیتانە تەمشا گەورە گوسکەی دەکات خەڵکەوەی لە بیرکە کە چەند ساڵە ئەو نۆچە لەوێندەرە بەس زیرە ڕاست بارحاڵ ئەوەش ڕەنگە نوێیەکەیتی کە ڕەنجی مۆرە کە وەکو توڵبارەکەی سەر ئەو ماکبووکی 16 ئینچ 2009 وانێ بزەوت یانی هەندێکیش پێ دەکرێن هەندێک فەنکشنی لە بۆ دانێت تا خەڵک نەڵێ ئەو لۆ لەوێ وەڵام من نازم گۆڕانکارێکی تو نابینم لە بۆ 14 پرۆ ئۆکەی بەس جەمادەم دەترسێم ڕەنجی ئێوە ناوی ئایفۆنە گەورەکەش گۆڕاوی 14 پرۆ ماکس کراویتە پلس یا کراویتە ئەڵترا باسی نەکرد یانی چەند ساڵەیەکە و سەردی گوۆ ئەوە 14 پرۆ ئەوەش پرۆ ماکس هەردووچ پێ کۆ دەینە سەر شاشەی ئێستا ڕەنگی شین نەما و مۆرە هاتووە سەوزەکەش لەوانەیە پاش چەند ماگەشتکە بێ لەوانەیە وەکوپار لەوانەشە مۆرەکە بێ باز ئەو ڕەنگە مۆرە کاک پشتیوان وڵا لە بەهۆم خەڵکەک نابێ ئەو مۆرە بەس بۆ ئافرەتان دەبێت من حەزم لە ڕەنگی کراوەیە دەنا لە مۆبایل و لە وڵی خۆی شتێکی جیازە لەوانەیە لە بۆمە یوتیوبەر بی بەس وەکو خەڵک پێم وایە نازانم بۆ پیا و بۆ بەکارێنەری کوڕ و پیا و نازانم جوان وڵی ئەپڵ زۆر لەسەر ئەوەی دەکا بۆ مەسەلەی ڕەنگەکە ئێستا ئەگەر مۆبایلەکە بڵاوەوە یەکسەر هەموو کەس شتا و ڕەنگە دەکرێت چکە دیزایانی 13 و 12 و 14 هەمویان وەکوویە دەکرێت زۆر ڕاستە کاگوشتان وڵاگەرەوەکەت کامەرەکە چاکەی لەسەر لە ئەگەدار بە وڵا ناوە دوسێ جارا پۆرتڕیتم ئۆن ئۆف کرد بەس هەر نازانم بۆ وای لێ هاتووە کاگوسامە ڕێکیکەوە ئۆفیکە ئەنجا بیگەڕێنەوە هێڵا ئێستا ئاڵا دەکەین بزانین بەڵکۆ هێڵا براکە هێڵا دروست نابوو ئەوزانم ئەوەیان ئەو برادرە پێشنەکەی لە 1490 دەست پێ بکە دەگەیشتە چەندی بگاتە ئەوەندەی ڕێک دای دەخین لای بەکەین دای دەخین نا پێشبین دەکەم نرخەکەی لە 1100 دلاری دەست پێ بکە و بڕواتە 1500 دلاری شتێکیوە
کاک سام چۆن بەڕاستی یوئەکەی ینی سیستەمەکەی زۆر جوان لەگەڵ ئەو نۆچەی تێکەڵ کرد آخر شەیتان بالضبط شازدەی زۆر جوان تێکەڵ کردوون لە بەر چاوەڕ بزر بێ و نۆچە نهار يعني حسبي- حەز لێبی هەر هەبی ینی زۆر سێ وەرە حتا لەوانەیە لەمە دوا بڵێن هەر زەرور بوو ئاوێ باوەڕ بکە وەڵای جاوات لێ دەکە ئەستەوەت لێ دەکا ینی این تەلەفۆن و گۆرانی پێکردن و مثلەن ڤیدیۆ چات و ئەو هەموو کۆمپانیا ئەندروۆت هەیە تا ئەستا ناتوانانی وەل شتێکی جوان لەگە نۆچەکەی بکە بەڵای سامسونگ کردیتی سامسونگ هەندێک شتی کردی مثلەن لە لێوارە ئەو نوچیان نییە بالضبط ئەخە نۆچیان نییە بەس سیستەمەکەی باز دەکەم لەگە نۆچە سامسونگ کە تا هەردەچی مثلەن تێکەڵچێشی کردیە لەگەر یەکتری بەس خەوە هەر هەموو ئەپلیکیشنەکانی لەگە نۆچەکەی تێکەڵ کرد بالضبط يعني وای کردو پێویست نەکە بەردەبێنیە خوار ڕێکسەر لەوێ هەموو ئەپلیکیشنەکان ڕەنە وەڵا فکرێ زۆر جوانە تایبەتە زۆر بەڕاست ئەی نازانم مەقصد چییە ئەی هیچ کۆمنت لەو لێ یەک دقیق لێرە داخرا جەماعەت تکای ئەو لایڤی شێرکەن با بگەیشتە زۆرترین کەس و زۆرترین کەس ئەو لایڤی ببینی دیسپلی ئۆکێ کاک مەنسوور شەحن ناکەم لۆ آخر لایڤ ئەویشیان بە هەمان 6.1 و 6.7 ئینجی هەیە دەزانی جەم ئۆکێ یعنی هەر هەمان قەبارەی هەیە وەکو دوو مۆبایلە يعني دوو دانە 6.1 ئینجە 6.7 ئینجە کاگ پشتیوان 6.1 بەڕاستی تۆگە بتوێت مثلەن چاردە پرۆت پێبی 6.1 زۆر جوانە لە ناو دەست و بەکارێنان وای بۆ بەکارێنان زۆر خۆشان و حەزمان 2000 نیت 2000 نیت جوانە زۆرە بەس دەبی مشکلی ئەوێ عیلاج کردی کە گەرمدانی واو بەس پێتان وایە ئێستا 2000 نیت خەڵک بەکاری بێنێ ئەو تایبەتمەندیە لەبەر ڕۆژ تۆ هەستی پێ دەکەی بەڵێ لەبەر ڕۆژ بەکاری دێنی بەس مشکلی گەرمبوونی هەیە تۆ always on display always on display ژەوە هات زمانێکە لە ئەوەی هەیە لە ئەندرویدی بەشتێکی زۆر کەونە بەدیقەت بدەین بزانین چی جیاوازی پێکردووە ئەپڵ ئێستا باس دەکە و پێمان شانازی پێوە دەکە بەس بزانین لۆ لەبەر ئەپڵ دێ بەو شکلەی باسی دەکە و گرنگی پێدەدا هەر ئەوە نییە یانی ئێستا سەیرکە سەناپێکیش لەگەڵی دەرکەوتون لێ کات کاگ وسامە برام هەربی خەرەوە باری درێژی بابە ئەتیاری دەرکەویت ئەوە کە زۆرەوە زۆر بەس always on displayەکەی زۆر تاریک نییە دەزان جەماعەت شەحنی لەوانێ زۆر مشکلە بی هەر ئەو هابی باشترە ئەوها تەواوە ئەوها باش کاکە کەمترین 1600 نیتە 460 ppi ئەوە باشە ئەی شازدەی بەیانی سەرە پرۆسەری کۆمپانیا ئەپڵ چەند نانۆمەتر هەر هێکسا کۆڕا 5 نانۆمەترە وای بۆ دەچین ئۆکەی لام پێشبینیم دەکرد چاروی نازانم ئەمە پێشبینی خۆمە جەماعەت ئەوەش ئایفۆنی نوێیە ئێستا کە عەرز دەکرێت بلیۆن کەڵە کە ئەوەشی زیاد نەکردووە 16 ملیار بەس جەماعەت لەبیرتان بی ئایفۆنی 4 نانۆمەترە پرۆسەرەکەی ئەی 16 بەیانیکە و شاشەکەی 6.1 ئینچ وەروە 6.7 ئینچ کە کۆمپانیا ئەوە سامسونگ لەبەی دروست کردیە ئاماژەشی بۆ دادا لە خێراترین پرۆسەرە تا ئێستا لە نێو سمارتفۆنەکان زۆر لە ئایفۆن قۆتراویتە سناپدراگۆن وانە نانی بەڵام 140 خێراترە لە سناپدراگۆنی 8 جین 1 پلس عسە قسەی ئەپڵ
چکە درێ منافسەکانمان ئۆکەی 120 پرۆسەرەکەی 120 باتری کەمتر بە فیرۆتدا کە ئەوەش جیاوازی باشە جەماعەتکە ئەو لایڤێ شێرکەن باگەشتە زۆرترین کەس تکایە و لایکی ئەو ڤیدیۆ لەبیر مەکەن وەروە هەر ڕایەکتان هەیە هەر کۆمنتێکتان هەیە هەر پرسیارێکتان هەیە لەسەر ئایفۆنی نوێ بە کۆمنت بینووسن جوابی دێنەوە و مناقشەی لەسەر دەکەین ئۆکەی دەتوانی تریلیۆن کردار لای کاتدا بەس ئاجیەوە 5 کۆڕە دەزانین نا 6 کۆڕە 2 کۆڕی سەرەکی لەگەڵ 4 کۆڕێکیە بەس نووسیبی 5 نا پێمانیە ئۆکەی باسی بەشەکانی ناو پرۆسەرەکە دەگەم ئەی بابوو 4 تریلیۆن لەبۆ هەر ڕسمە پرۆسەرەکەی گەشەی باش پێدرێە بەس پڕۆ کامێرە کوڕی نەقەڵما خێراترە لە سناپدراگۆنی 6 کۆڕە 6 کۆڕ کاک بڵند 6 کۆڕ ئۆکەی لە سەدەوە چکە لایڤی لە دوات غەڵەت ڕۆیشتم بەس نابینی. جەماعەت فکرکەنەوە ینی مقارنێکم بە ئەندرۆیدی کە پرۆسەری سناپدراگۆنمە هەیە کە نوێترینیان 8 جین 1 پلسە کە ئەپڵ دەڕێ 40 مگاپیکسل دوڵ پیکسل ئۆکەی لەوە یەکەم جار کۆمپانیای ئەپڵ کامێرەکەی بەرز کردەوە لە بۆ 8 مگاپیکسل ئەوە پاش مدەکی زۆر بەس ئەوەکەی گەورە کرایە سنسەرەکەی 2.4 مایکرۆمەتر چیوە چاوم تاوا دەبینێ ناخر زۆر ئەوە ئەم زارێ قسەڵێ دەڵێم ئەپڵ نایکە بەسکە کردی بە شکلێکی باش دیکە ڕاستە بار لە پاس ئەها سێنسەرەکەی جەماعەت کۆمپانیای ئەپڵ لە بۆ یەکەم جار وەکو کوتمان کامێرایەکەی یعنی عزمی کامێرای گەورە کردیە کە ئێستا کرایتە 48 مگاپیکسل کە قەوارەکی نوێیە و سنسەرەکەی چەند گەورە کرا بوو؟ چەند بوو؟ 165 کە قەبارەکەی زۆر گەورە کرا لە سەوزاران دوو جار لەو لایت باشترە لاوەی پێشتر لەو شوێنانەی ڕووناکای تێدا نزمە سێنسەرەکەی 24 میلیمە 1.78 ئەپەرچەر واتە ئێفەکەی بەرز کراوەتەوە هی پاری 1.6 بوو هواوەی ئەوەی تازەی 50 پرۆ پلس ئەوەی تازەی 1.5 ئێفەکەی بەڵێ جەنەرێشنی 2 OIS چی بۆ داناوە باشە بەس بەجددی کامێرە دەبی زۆر ڕاقیبی 1 دقە بە وەزعەکە زۆر شلۆ جەماعەت ئەو ڕسمانت ئەگەر تەماشاکەن وەلەو لەوەی زۆر بەباشی دیار نەبی بەس ئەگەر سیرکە ها لە خوارەوە نووسراوە ئیمەیج سایز 12 مگاپیکسل جارێک بابزم باسیۆمان کرد کە هەمووی هەر لەسەر 12 هەمووی لەسەر 12 بەس ئەو ئیش لە سەوی دەکات چۆن دابشکە بابەی سوعبەتی نییە اوكي 6 ما ئایفۆن زۆر گرنگی باوە نادا بە زوم نادا بەڵام گرنگی بۆی دەدا جا سەیری ڕۆی دوێکس تەلەفۆتۆیە 1.2 دەکە ئۆکەی لە 2 12 مگاپیکسلەکە ئیش دەکە بەڵام پێم وابی لە 1 40 مگاپیکسلەکە بەڵام یەکشتی زۆر گرنگ هەبوو ئەمن وام هەست پێ کرد ئەویشەوە بوو 12 پێکسڵە یعنی بۆ ئۆتۆفۆکس و ئەوانەوە تا زۆرترین ئەوە ئۆتۆفۆکسەکەی زۆر هەم بەهێزە هەم تەنەکان زۆر دەناستەوە زوو 1 دقە بزانین چیکە هەیە باشە چاوەڕێی ڤیدیۆم لە بەرەوەی بەڕاستی مگاپیکسل کە بەرز بۆ بزانین بە 40 مگاپیکسل چمان دەدات
8K برو راو. كما بلاشكي رو ڕای بە 4 ميجا بيكسلی هەیە وەڵا ئافرین الراو چیە ڕاوەیەت کردتانی ڕەنکان بە کەیفی خۆت دەستکاریکە یعنی زۆر ئاسانترە ئەتوانێت چەند دەستکاریکرد نییە بڵێ زۆر وردە بەس لێرە مشکلەک هەیە کە بەجددی ئەپڵ دیانی نازم هیچ گرنگێکی بەوەی نادەکە زوومی چەمبی زوومی کامێراکەی لێرە ئەگەر ببینی کامێرای ئایفۆنی 14 پرۆماکس و پرۆ تەنها 3 ئێکسە لە کاتێکدا لە مۆبایلەکانی دیکە 100x کەون بووە نەناو 3x لەوانەیە ئۆپتیکال بێ قەینا بەس ینی بەوەش ضرورە هەبی لەوەیە چەند ساڵە شکە ببینین بەس وەختی بە شانازیەوە ئەپڵ دووبارە باستێکە ئۆڵوەیز ئۆن دیسپلەیەکە ینی کە زۆر تاخیرە بەس دێ مشکلێکی باسی دەکات ئێستاش باسی کامیرەی ئەڵتراوای دەکەواتە گۆشەفراوان کە 6 ئلیمنت لێنس واتە 6 ڕسمی ماکرۆش پێدەگیرێت چکە ئەوزان نووسیبی ماکرۆ فۆتۆ دەگیرێت بەس دەبی گەشەی پێدراوی بگومان تەمەشاک زۆر وردە ماکرۆش هەر لە ناو کامێرایەدا بەس شەریکانی کە سەیرە ئەین کامری ماکرۆ بە تێنی دادەنێ بەس ئەوە لە ئەلتراوای سەیری کە سەیری یعنی شتە سەیری یعنی ڕکلامێکی وا بۆ فلاشەکەی دەکا هەر لەبەر فلاشەکەی بیکڕی بەڕای هیچ شەریکێکە ڕکلامە لە فلاشی ناکە بەخوای یان نانا گرنگی پێداوە حەز دەکەم سۆفتری کرد دەبێت دیتە دەگەڵ وێنەکان چی لێ کرد لە کامێرە سەر ئەڵتراوای دەکەی 3000 باشتر کراوە ئاین کەشی هەموو 2000 باشتر کراوە ئۆکەی لە کامێرە ئەڵتراوای دەکە لە بڕووی ماکرۆ تێدا بۆیە سەیرە ستۆدیۆی کوڕینەوە بۆ یوتیوبی خۆش ئۆکەی باسی ڤیدیۆی بکەین بزانین پرۆ ڤیدیۆ گەردەلو لێرەوە دەست پێ دەکەین بزانین لە بۆ ڤیدیۆی کووە ئایفۆنی نوێ ئایفۆنی 14 پرۆ ماکس پرۆڕێز زۆرە فۆرماتێکە تەنها لە ئایفۆنی لە ئایفۆنەکان ئایفۆنی تازە هەیە ئیگی پاریش و هەروەها باوە بزانم داهێنانەکەی سۆنیە لەگەڵ کامێرەکانی سۆنی پشگیری دەکات لەسەر با بڵین ماکبووک و ئەوانە زۆر بە ئاسایی دەتوانین دەستکاری کرد مۆبایلەکە مۆتە تا ئێستا بێتا بوو بزانینەوە جارە چی کردێ لە سینەماتیک مۆدی دەبی گەشەی پێ یاڵڵا سەیری پێسەری 4K 30 FPS ئێستا بەردەستە لە سینەماتیک مۆد پێشتر بەس بە فۆڵ HD نەبوو باش پێشتر هیچ تێدا نەبوو هیچ تێدا نەبووە ئۆ باتری بەس ئاماژە بە خەبارێ باتری نادا لە هیچ کۆنگرێکی ئاماژە بە خەبار نارێت چەند ملیۆن پێرە بەس دەرێ ئەوەندە all day battery life پێم وابی لێرەشتێکی زۆر گەورە نبینین بەس بەخۆی بەجددی پاتری ئایفۆن 13 پرۆماکسی باش بوو ئەو هەموو تایبەتمەندی و ئۆکەی نرخ سینەمات سیرامی شێدەکەی خۆی هەل لە سەری شێرکەن ئێستا باسی نرخی دەکەین بزانین نرخی گەیشت دەبتە چەند ئایفۆنی نوێ سینەماتی کەی 4K 24 FPS وسام ئایفۆن 14 پرۆ ئۆکەی پێشبینی دەکەم نرخی لە 1100 دلار دەست پێ بکە ئەنگۆش چکە پێشبینەکانی خۆتان بنووسن وڵا بە قسەمان ناکە دەنا بە 1000 دلاری بەباش چەند FPS ئاخر چەند FPS لەوە چ ئەوە بۆ پۆبجێتی یعنی دەچی 1500 دلار بە ئایفۆن دەدەی بۆ پۆبجی وەڵی پێم وایە لە نۆتی زیاتر نادا شاشەکەشی زەمات باسیۆ نەکرد کە چەند هێرتزە پێم وایە 120 هێرتزە ئاستا 20 هێرتزە LTPO لەسەر عین یعنی چی شێوەکوی پار ئۆکەی یعنی پێشبینی ئەوی بکە نۆ FPS شاریەیەکی خۆدانا بۆ تەسویری ئەو واتە دیسانی یعنی بۆ تەسویری شتێکی زۆر ڕافێ دیسپلی بەس ئۆڵوێز ئۆن دیسپلەیەکەشی زۆر جوانە ئەخە ئۆڵوێز ئۆن دیسپلەیەکەی زۆر تاریک نییە زۆر دارک نییە ئەو فۆنتەی منافزەی نەفینگی دەکات بەڕاستی ئەو نۆچەی بوو
هەرە تو دەتگوت نۆچەکەم پێوە نیە تەماشا ئەپڵ وایە ینی سەری ئەو میهمەتەکە لەوەندەیدا بەڕاستی ئەو نۆچە تەچ لە سەری ئیش دەکە ڕاستەخۆ ئاخر دەزای ئەپڵ تەماشا شتە چییە جەمات بینێرە ئەپڵ دایمە مشکلی لە هاردوێریە لە خەریتەی مەسەلەن ئێستا لە شاشەکەی چکە بەخۆی دروست ناکە ینی ئەو زیرەکی و ئەو توانایی نییە بڕوا مەسەلەن کامێرە و سنسۆرەکانی بێختا بن دیسپلەی هەستایە چی کردیە زیرەکی کردیە لەوەی کە مەسەلەن کودرەی تێدەینتەوە بە سۆفتوێرەکەی یعنی تەماشاکە هەموو ئەندرۆیدەکان ئەو لەوانەیە کامێرەیان هەبی نۆچیان هەبی بەو شێوەی بەس کەسیان بەو شێوەی زیرەک نەبووینە کە تەحملکەن لەگەڵی مەسەلەن لە ناو سیستەمەکەیان شتێکی وای لە بۆ دروستکەن کە بستە ناو دڵی خەڵکی کاک مەنسوور ئێستاوە حەزی سوێنەوە نۆچەکەی وەڵای شتێکی نازانم بەخۆشم ینی بەجددی تەوقعم نەدەکردەوە جوابی وەلەو نۆچ ئیسعاجە ئەمن لە ئەندرۆیدەکان زۆر مرتاحترم نامە زۆر مرتاحترم لە ئەندرۆیدی کە نۆچی نییە مثلا یەک کامێرەی دۆتی هەیەتەوە خلاص ئەگەر ئەو دۆتەش نەبی زۆر خۆشترە بەس کە دەبینی ئەپلیش بەو شێوەیە تەحملی ئەگەر نۆچی کردێ بەجددی عافیە ینی شتێکی جوانە سینەماتیک مۆدیش دیارە گەشەی پێدرایە کە کرابووە 4K پێشترێ کە دەتکردە ستیبلایزەرەکەش زۆر باش کرایە مثلەن ستیبلایزەر چیە جوولەی ناکە جەماعەت تکایە ئەو لایڤە شێرکەن با بگەیشتە زۆرترین کەس زۆر مادی من بۆ لایڤە پشتگیریمان بکەم بە لایکردنی بە کۆمنت و بە نازانم شێریکەم گەیشتە زۆرترین خەڵک ئۆکەی وڵاوەیە پڵێستا پیشانی دەیانی بڕۆ فیلمی سینەمایی تێبوو بە آیفۆن 14 پرۆ ماکس دەریبینی و تا خلاص ئەمنجام بوومە بەرامبەری وەڕاست کامێرە زۆر خۆشانی وەڕاستی کامێرە داوا پڕۆ کاک پشتانە موبایلە بەس تایپسی نەقز بوو ئەرەوەڵا ئەی باسیەوەی نەکرد هەر بارگاوی کەرەوەی چەندە بارگای کەرەوەی پێم وابی گەشتی ئایپی نەدرێ بەس هەماشێواری باتری بارگای کەرەوە ئاماژە پێ نادات بەسەر باسیەوەی نەکرد کە چەند بەرز کرای توانێت پێم وابێ توانێت هەمان جارە یعنی هەمان شتی هەیە بەس چی کردیە پرۆسەرەکەی باشتر کردیە توانێت کەمتر باوە دەبە بەکار دەبە لەبەر هەندێک لەوانەیە تۆزێک باشتر بووبی سەری ئەو ڤیدیۆ ئێستا بۆ نمونە ئەو کراژ بوو کە تووشی کێشە دەبێ مۆبایلەکە هەست پێ دەکات سێنسەری بۆ دانرا ئەمەرجنسی کۆڵ دێنێت بۆ سەتەلایتەکەی بزەبێت شتێ زۆر میمە ئەی شازدە بەیانی دا سێ حەساس دانرا بوو لە ئەپڵ وۆچەکەی بۆی بیناتەوە لە کاتی بەربوونەوەیدا وڵا برام پیرۆزە لەوەی کە توانایدا هەیە ئایفۆنی تازە بکڕێ ئایفۆنی 14 پرۆ ماکس ئەو غەڵەت بوو وڵا باش پێشبینیارەوەدەم کردبوو نرخی ئایفۆن 14 پرۆ $1000 واتە $999 و ئایفۆن 14 پرۆ ماکس $1099 دەست پێ دەکات بەڵێ گێگا لە چەند گێگاوە دەست پێ دەکەن پێم وابی لە 9 مانگ ناونووسین بەردەست دەبی ئۆکەی نرخی ئایفۆن SE $429 تەمانەوە نرخی نوێیە ئایفۆن 12 $599 و ئایفۆن 13 بە هەمان نرخ 599 کەس ئایفۆن 12 ناکری بەس کۆلیە ئەزم ئەو شوێنی ئەپڵ ینی ئەوەی کۆمپانیەکەیتی برانچەکەیتی هەموو بەتاقە شەمسی بزەوت ینی هەمووی کلینە هەنی ئەوەی وزەی پاک بەکاردێنی وزەی سەوزی پێدرین ناوێ جەماعەت ئەوەن دو کۆنگرێتی کوبێ کە لێرە عەرز کرا هەندێک گۆڕانکاری لە شاشەکەی کرابوو کە نۆچەکەی بچوو کرابەوە و هەروەها لە بەشی پشتەوەی کامێرەکانی تۆزە گەورەتر کرابن و کامێرەی 48 مێگاپیکسلیمان دیت کە قەبارەکەی گەورە کرابوو 165 سنسەرەکەی گەورە کرابوو و بێگومان ڕوونی باشتر دەدا وەروە سینەما مۆد دەستکاری کرابوو وەروە چیتر باسی باتری نەکرا پرۆسەرێکی گەورەتر مابوو
پرۆسەرشی باشتر یانی ببورن کە ئەی 16 بایانیک بوو وەروەها چیتری نێوا بوو ڕەنگێک نێش ڕەنگە چینوێش مابوو وە لە ئایفۆنی یەک ڕەنجی نوێی زیاد ڕەنجی مۆرمایە کە ئەو ڕەنگە لە ئایفۆنی 13 و 14 و 14 پلسیش بەردەست دەبێت کە هیچ ڕەنجی مۆرە ئۆکێ بەس وڵای مۆرە جوانە وڵای نازانم بە یەکچان دەچی بەس بەڵام وەکەوەی تێبینیمان کرد لە نێوان 14 پرۆ بەڵێ ئەیدی پرۆماکس وانە حاجی هیچی وای فەرق نییە وابزانم تەنها قەباری شاشەکان قەبارەی شاشێ باتریش لەوانێ فەرقەوتە چونکە بە حکمی قەبارەکەی بەس هەمیان تابلمەندی سەتەلایتەکەیان تێدا کە ئەگەر لە حاڵەتی ئیمەرجنسی بووی دەتوانانی پەیوەندی بکەی بە سەلایت تاکو بودگەینتە ئەوزم ڕاداری ئەوەی کە مثلن چی بدرێن ئەوەی هێڵی شەبەکە شتی بۆ دوو وڵاتیش بەردەست دەبێت بۆ کەنەدا و بۆ ئەمریکا وەکو سەرەتا لەوانەیە ساڵیدا بەگەشەی پێ بداوە زیاد پێم وانی ئەو شتەها بە زووی بگەیشتە عێراق لە عێراق فریاد ناکەیت کاک پشتیوان لە عێراق کەس فریاد ناکەی هێتا دەمری ئارێ وەڵا ئۆکەی جەمات بە شێوەشی گشتی لەو ئیڤنتە ئەپڵ وۆچی نوێما هەبوو نەوەچی نوێما هەبوو کە ئەویش ئەپڵ وۆچ پلس بوو کە لە پاڵ ئەو ئەپڵ وۆچ SE ما هەبوو وەروەها ئەلترا ببورن ئەلترا بوو کە نەوەچی نوێ بوو کە دیزانەکەی نوێ بوو بەس نرخەکەی زۆر بوو ینی ئەوە 100 زارت کەژێ دەیرێمەوە نرخەکەی زۆرە و لە پاڵ ئەو SE عرضکرا وەروەها زنجیری 8 سیریس 8 عرض کرا کە نرخی لە 499 دلار دەستی پێ دەکرد وەروەها دوای ئەو ئەرپۆت پرۆما بوو کە دیزانەکەی تۆزێک دەستکاری کرا بوو و باتریەکەی باشتر کرا بوو و پرۆسەرێکی نوێی لەسەر جێژیر کرا بوو کەویش H2 بوو هەروەها پاشی ئەو ئایفۆنی 14 پلسمان بینی کە عەزمی شاشەکەی گەورە کرا بوو وەروەها زایدەن پرۆسەری A15 باینیش لەسەر بوو و گەشە بە کامێرەکانیان درا بوو زایدەن لەگەڵ هەبوونی باتریکی باشتر دوایش لە کۆتایەکەی ئایفۆنی 14 پرۆ ماکسمان دیت کە نرخەکانیان وەکو نرخینەوەی پێشوو بوو کە ئەویش لە بەتاکی لەمووی گرنگتر بوو کە نرخەکەی لە 999 دلار دەستی پێ دەکرد وەروەها جۆری پرۆماکسەکەی کە لە 1999 دلار دەست پێ دەکرد واتە 11 وەرەقە کە پێم وابی لە بۆ 128 و پرۆسەری نوێی لەسەر بوو کە خێرایەکی باشیە بوو ئەویش پرۆسەری A16 بەیانیک بوو وە گوتمان سینەماتیک مۆدی گەشەی پێدرا بوو ڕەنجی نوێما هەبوو شاشەکەی بەشی پێشەوەی گۆڕانکاری تێداکرا بوو کە ئەویش نەوچەکەی بچوو کرابەوە و بە UI جوانکارێکی زۆر باش لەوە کرابوو زەمات لە ڤیددیۆکانی داهاتوو ئیشاڵڵا بە تەفاسیل شتەکان باز دەکەین و ئێستاکەش دەڕۆمەوە لە کاک پشتیوانی دوایش کاک گوسامە و کاک مەنسوور کە هەر شتێکی هابی لەسەر و کۆنگرەی لەسەر و لایڤەی کە لێرە باسمان کرد شتێک ئیزافەکەنە سەر ئەو قسان دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بینەران سپاس بۆ ئێوە کە و لایڤەتان ڕێکخست بەڕاستی زۆر پێوەماندوو بوون سپاس بۆ کاک گوسامی بۆ ئێوە کە ئامادە بووین هەموو بەیەکەوە خۆتان دەزان نەمە ینی ڤیددیۆمان زۆر بەیەکەوە هەیە ئەو گروپە یەکەم گروپە کە تاوکو ئێستا بەردەوام بوو بێ خاڵیش تر کە زۆر ناخۆشە ئەویشەوەی بەدەست گەیشتنی ئایفۆنی 14 ئەگەر هەڵە نەبم ئێستا یوتیوبەری MKBHD لە کۆنگرەکەی ئەپڵ لەوێ بوو و فۆتۆیەکەشی بە پێکسلی 6 پرۆ گرت بوو ڕێدەکەی برتە ناو ئەوەی ناو کۆنگرەی بزڵبت مەبەستن ینی ئەوان لەوێ ئەوە پێشواسی لێ دەکرێن هی ئێمەش فەیکە کۆمپانیایەک هەیە ینی بەڕاستی الله هەڵی تاڵ دەینە سەرەوەی بە پێکەوە لەسەر ئایفۆنی 14 بەتاکیت پرۆماکس زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی زۆر زەحمەتە بیکەین کاک گوساما ئەگەر شتێک تەبی بە بادینیش بێ احتیادێ بە پێمە بڵێ نبیتە مانگا چ دشمنانە تمام بگەین ڕاستی یعنی شتێکی فارق بوو یەکەم جار بەوە بەیەکەوە سەیری ئیڤێنتێک بکەین ئینشاڵڵا نەخشەوی لە ساڵان ئەمە قەتای حاجیە
پێکەنی کاکشتیانی نافرەتەوە دەستیەوە خۆشڕاستی شتێکی تایبەت بەلای من ڕاستی ئەمجارە زۆر نەمتوانی لای ئینستاگرام چکە زۆر کەس سەیری ستۆریەکە دوو چاوەڕوان بۆ ینی ستۆری شتەوە بڵا شتیوا بڵاو بکەمەوە بەس لەگەڵ یەکتر بوونەوە شتێکی تایبەت بوو زۆر گرنگ بوو ئینشاڵڵا چاوەڕێی لە موبایل بەر ئینشاڵڵا ساڵانی داهاتوو لە بۆ ئیڤنتی داهاتوو پێکەوە دەبین بە ئامادەکاری باشتر دەکەین وەلەو لێرە هەندێک شتێ بەجددی لە دەستەمە نیە لەوانە کارەبایە ئینتەرنێتە بەجددی ناتوانین کۆنتڕۆلی شتەکە سێجا کۆپیرایتمان بەرکرد کۆپیرایتە ڕێکمان خست بەس لە ئاخیرەکەی وەڵای من چوار کارەبا ڕۆیشت بتا ناخۆش ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو شتێکی جوانتر دەکەین و ئەوەی گرنگ بوو نرخی بەرهەمەکان بوو کە بەرزی نەکردوتەوە ئەپڵ و هەمووش پێشتریش ڤیددیوەکمان کرد گوتمان کۆمپانیا ئاپڵەوە ساڵ گۆڕانکاریی ئۆتۆ ناکە هەرچەندە کردوێتی بەڵام بە شێوەکی ئەو چاوەڕوانی نییە کە خەڵک چاوەڕێ دەکات و زۆربەی گۆڕانکاریەکانی هەڵگرتوە بۆ ساڵی دابێ و ساڵی دابێ ئاخیر پرسیار شتێک زۆر تایبەت لە کۆنگرێکە دیتت وەڵاهی ئەمن وەکو لە ناو کۆنگرێکە ژاماژت پێدا ئەمن ڕق و یعنی زۆر ڕقم لە نۆچ زۆر پێی زۆر پێی ئۆکەی بەڵام ئەو UI کە تێکەڵ کردو لەگە ئەو نوۆچێ بەڕاستی پێی سۆفتوێرەکەی شازدەی لەسەر جەما لەبیرتان بی ئۆکەی کاک پشتیوان وڵا ئەمن بەس بە کامێری سەرسام یەک شتی دیکەش iOS 16 هەموو ساڵێک ئاماژەی پێدەدا لە چ ڕۆژێک بەردەست دەبێت ئەمجارە ئاماژەی پێنەدا زۆر شتە بوو ئەپڵ پەڕاندی مانگ بەردەست پێێ یا چەند ڕۆژێک پێش ڕاگەاندن یا لەگەڵ ڕاگەاندن ینی فرۆشی چواردەیەک شتێکم بینی لە ناو ئیڤنتەکە 12 مانگ مەگەر هەڵانە کاک گوسامە ئەتوو چ زۆر پێ تایبەت بوو لەو کۆنگرەیەکە وەڵاوی ئەوی کامێرە شتێکی نوێ بوو ینی هەندێک کاری باش کراوە و مەسەلەی ناچەکەش باشە ینی شتێکی جێواز بۆ شێت ساڵە چووی هەر پیا مازنە پیچەکێ مەشتا نەدیتە درست حتا موبایل بەردەست بیت پتر بینی کاجارە حجمەوێ چەندە لێدیا چێتر بشڵت چووی ئینشاءڵڵا جەماعەت چاوەڕێ بن ئینشاءڵڵا ڤیدیۆی تایبەتمان دەبی لەسەر ئایفۆنی نوێ و تەواوی تایبەت من نوێزانەکان دەخینە ڕوو و لەبیرتان نەچی سەبسکرایبی چەناڵەکانمان بکەم ببورن زۆرمان دی بووین چەناڵی خۆم کورتەک پلس چەناڵی کاک ڕڤیوز و کورد دیڤلۆپەرز کاگوسامە لە بیری مەکەن سەبسکرایبمان بکەن و پشتگیرەوە بکەن چاوەڕوانی ڤیدیۆی نوێ بن لەسەر ئایفۆنەکان واوی زۆر تایبەت بوو لێرە لەلای من نۆچەکەی بوو کە بەجددی ئەپڵ وی کردیانی حەزم بستە ئایفۆنەکەی ئینشاڵڵا دەشبینین چاوەڕێ بن ڤیدیۆی تازەمان دەبی لەسەر بەرهەمەکان خۆتان لەگەڵ خواتان لەگەڵ دەستان خۆش دەستی خۆش